باسی قەیرانمان کرد باسی کارەبامان کرد با باسی ئاویش بکەین ئەم بەیانە دەمانەوێت زیاتر سەبارەت بە پاکردنەوەی ئاوی ئاوەڕۆکان قسە بکەین کە پرۆژەیەکە کە بە شێوەیەک ئەکرێت ئەو ئاوە قورسەکان دووبارە بەکاربهێنرێنەوە جا باسێکین ئاوی قورس بە کامە ئەوترێت و بۆچی گرنگەکە ئەم جۆرە پرۆژەیە هەبێ ئایا ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بەوە هەیە کە ئاو دووبارە پاقش بکرێتەوە دووبارە بەکاربهێنرێتەوە ئەم بەیانە پێشەوە بارزان ماستەر لە ئەندازیاری سەرچاوەکانی ئاو میوانی ئێمەیە و گفتوگۆ سەبارەت بۆ بابەتاکەن بەخێر هاتیکەن. زۆر سوپاس بەیانیتان باش سوپاس بۆ ئەو دەرفەتە کە بتوانین باز لە گفتوگۆ بکەین لەسەر بابەتێکی گرنگ ئەویش دووبارە بەکارهێنانەوەی ئاوی ئاوەڕۆیە. زۆر باشە. کاک پێشەوە بۆچی ئەبێ ئێمە ئاوی ئاوەڕۆ بەکاربێنین؟ ئایا پێویستە گرنگە ئێمە بەکاری بهێنین؟ گرنگیەکەی چیان پرۆژە؟ بەڵێ لەبەر چەند هۆکارێک لەبەر بوونی گرنگی ئاو وەکو سامانێکی سروشتی گرانبەها و هەروە لەو چەند ساڵی ڕابردوو ژمارەی دانیشتوان لە هەرێمی کوردستان زیادی کردووە بەهۆی بوونی ئاوارەی ناوخۆ و دەرەوە ئەم زیادبوونە ژوای کردووەکە بەکارهێنانی سەرچاوەکانی ئاو ڕوو لە زیادبوون بکە و هەروەها کەمی ئاویش لە هەندێک ناوچە لە هەرێمی کوردستان لە ماوەی جیاجە ڕوو بدا. ئەمە ژوای کردووە کە ئەمە بیرۆکەی و هەروەها بیرۆکەی چارەسەرکردنی ئاوی ئاوەڕۆ بەکاربێنینەوە و هەروە بە مەبەستەکانی کوشتتوکاڵ و ئاودێری و چەند ئاودانی سەوزایی بەکاری بێنین. زۆر باشە. کاک پێشەوە ئاوانەی کە دووبارە پاک ئەکرێنەوە لە ئاوەڕۆکان کام ئاوانن بە کام ئاوانە ئەوترێت ئاوێکە دووبارە پاکراوەتەوە؟ بڵێ بەخۆی ئێستاگە تەمەشاکەی لە شاری هەولێر کە ئاوی کە بلاگوۆتەر واتە ئاوی ئاودەست تێکرد بە ئاوەڕۆ ناکرێ زیاتر برێ لە ماڵەکان یاخود لە چێشخانە و تێلەکان دەخرێتە ناو سیسپول کە پێ دەنێن بیری توالێت بەڵام تەنها ئاوی ئەوانێک کە دەستشتن و حەمامات و ئاوی چێشخانەکان بە شێوەی جۆگە لە ڕۆخی جادەکان دەڕوات و دواتر دەستە ناو تۆڕی ئاوەڕۆ یاخود کەندی سروشتی. یعنی ئەوەش پێی دەرێن ئاوی بۆر یعنی گرەی وۆتەر یعنی جیاوازە لەگەر ئاوی ئاودەست کە بلاگ وۆتەرە. باشە. کاتە ئێمە لە پاراستنی سەرچاوەکانی ئاو ئەبێت گرنگی زیاتر بدەین بۆیە دووبارە بەکارهێنانەوەی ئەم جۆرە ئاوانە گرنگی تایبەتی خۆی هەیە. لە هەرێمی کوردستان چەند سەرچاوی ئاومان هەیە کە ئێمە توانین پشتی پێوە پشتی پێ بەستین و ئەم جۆرە ئاوانش بۆ خۆت باست لەوە کرد کە بۆ کشت و کاڵ بەکارهێنرێتەوە بۆ سەوزایەکان بەکارهێنرێتەوە. بەڵێ بەخۆی بەکارهێنانی چارەسەرکردنی ئاوی ئاوڕۆ و بەکارهێنانی لە بۆ ئاودێری و کشت و کاڵ چەند ئامانزێکیە. یەکەمیان لەو پاراستنی تەندروستی گشتی هاوڵاتیان، دوێمیان بۆ پاراستنی ژینگە، سێمیان بەکارهێنانەوەی دووبارە گەڕانەوەی ئەو ئاوە بە مەبەستی بەکارهێنان لە بۆ ئاودانی سەوزایی و کشت و کاڵ. ئەمە ئامانزەکەی. گرنگەکەی ئەوەیە ئەمە کەمتر دەتوانین پەینی بەکاربێنین لە بۆ کشت و کاڵ چونکە ڕەگەزی پەین لەناو ئەو ئاوەی هەیە و هەروەها زیاتر کەمکردنەوەی فشار لەسەر بەکارهێنانی ئاوی ژێرزەوی لە بۆ کشت و کاڵ. کەواتە توانین بە ئاوی ئاوەڕۆکانش بڵێن سەرچاوی ئاو؟ بڵێ ئەگەر بتوانین بە شێوەیەکی تەندروست بەکاری بێنین دەتوانین وەکو سەرچاوەیەکی گرنگ لە بۆ کشت و کاڵ لە هەرێمی کوردستان بەکاری بێنین. بەڵام ئەگەر بە شێوەیەکی تەندروست چارەسەر نەکرێ ئەوە دەبتە مەترسی لە بۆ خاک و ئاو و ئەو بەروبوومانەی کە پێ ئاو دەدەین دەبتە مەترسی و هەروە زیانی تەندروستیشی دەبی. باش دەمەوێت بزانم لە کوردستان بە شێوە لە هەولێر و لە کوردستان سا ئەو پرۆژەیەکە جێبەجێ ئەکرێت بە شێوەی تەندروستەکەیەتی ئەوەی کە پێویستە ئەکرێت؟ بڵێ بەخۆی لە ڕابردوو چەند هەنگاوێکی نراوە لە بۆ دانانی و ئەو پرۆژانە بەڵام هەنگاوەکان سز بوون بە تایبەت لە کەرتی لە پرۆژەکانی وەبەرهێنان و کەرتی تایبەت زیاتر بەکاردێنە. بەڵام لەو حکوومەتی هەرێم لەو کابینەی ئێستادا گرنگێکی زۆری بە سێکتەری ئاوداوە لە ئێستادا پرۆژەیەک هەیە
کە لەسەر قەرزی درێژخایانی وڵاتی ژاپۆن ڕێکخراوی جایکا دەکا. ئەم پرۆژەیە بریتە لە بەسێ قۆناغ دەکرێت، بریتە لە دروستکردنی تۆڕێکی نوێی ئاوەڕۆ و هەروە وێزگەیەکی چارەسەرکردنی ئاوی ئاوەڕۆ و مەبەستی بەکارهێنان لە بۆ کشتتوکاڵ و سەوزایی. باشە، ئێستا هیچ پرۆژێک هەیە وەکو بەردەست بێت کە پرۆژەی زەوی کشتتوکاڵی بێت و بەم شێوە پاکردکردنەوەی ئەو ئاوە دووبارە بەکارهێنانەوەی بەکاربهێنرێت و لەوەی بەکاربهێنرێت. بەخوا شتێکی وانە بەڵام ئەو پرۆژە کە ئێستا باسمان کرد کە ڕێکخراوی جایکا دەکات و پرۆژەیەکی استراتیجیە بە سێ قۆناغ جێبەجێ دەکرێت. ئێستا قۆناغی یەکەم ئامادە کارێکی باشی لێکرایە و لە ماوەیەکی نزیک ئەوی جێبەجێ دەکرێت، بەڵام ئەوەی هەیە تەنها وەکی وتم لە چەند یەکەیەکی نیشتەجێبوو لە کەرتی وەبەرهێنان ئەو دووبارە بەکارهێنانە کرایە، بەڵام وەکو برێ لە پرۆژەی بچووکن تەنها بۆ ئاودانی سەوزایی و هەندێک برێدارەکانی ئەو یەکە نیشتەجێبوون و ئەو پرۆژانە. باشە، هیچ تاقیگەیەک هەیە لە کوردستان کە تاقی بکاتەوە ئەم ئاوە دووبارە خاوێن کراوەتەوە؟ بەڵێ بەپێی بە دوواداچوونم چەند توێژینەوە کرایە هەر لە زانکۆکانی خۆمان، ئەوانێک کە پسپۆڕیەکان یان بەشەکان تایبەتە بەو بوارە توێژینەوەیان کردیە. بەپێی توێژینەوەکان ئاوەکە دەتوانێن بەکاربێنێن لە بۆ کشتتوکاڵ. تەنیا ئەمە جگەلەوەی کە پرۆژەکانی ئەوە بەرهێنان ئەوەش دیسانەوە تاقیکردنەوەی ئەوێت کامیان ئەوەی کە ئێستا لە پرۆژە بچووکەکانی ئەوە بەرهێنان باس کرد بۆ ئاودانی سەوزایەکان ئەوەش دیسان بەڵێ تاقیکردنەوەی دەوێت، چونکە ئەگەر بە شێوەیەکی تەندروست و لەژێر ڕێنمایی کەسانی پسپۆر نەبێ ئەوە زیان بە خاک دەگەینێ وەروە زیان بە کشتتوکاڵش دەگەینی، چونکە ئەوە لە دوازار دەبتە زیان لە بۆ تەندروستی هاوڵاتیان. دەستەکانت خۆش بێ، سپاس دەکەین پێشەوە بارزان ماستەر لە ئەندازیاری سەرچاوەکانی ئاو ئەم بەیانێ میوانی ئێمە بووی، سپاس بۆ وەڵامەکانت. شایانی نییە، دەستان خۆش. سپاس.